غاز زۆرە بەڵام بریکارەکان لە ساڵنەوەیان بەباشی هیچ ناکە. من خاوەنانەوە ئەم شەو تەلەفۆنم بۆ هینەکان کردم عملەکە ئەڵێ سێ شەوەرە. من لە قایمقامەتی سلێمانیم وەگۆی باز دەکرێت کێشەی غاز چارەسەر بوو و غازێکی زۆر دابین دەکرێت بۆ سەرجەم کوردستان و بەتایبەت شاری سلێمانی. ئەمە ئەیبینن ئەمە کاومەرە لێرە کە سەرقاڵی لیژنەکانەکە ئەمە سڵاو لێ بم کاتەوە باش. گرفت چیە ئێستا ئەمان بۆ لێرە؟ بەس گرفتی بریکارمانێ لەگەڵ پسوڵەی عەرەب و دەرەوەی سلێمانی. ئێستا غاز زۆرەیە کەمە؟ غاز زۆرە بەڵام بریکارەکان لە ساڵنەوەیان بەباشی هیچ ناکە. باشە چیەکەن چ ڕێکارێکە گر نەبەر بۆ ئەم بابەتە؟ وەڵام هەموو ڕێکارێکی نەبەر لە محاسبەیانەکەین وەک هەتا بگاتە ئاستی وەکە لە سنووان. شکاتەکان زۆری هاوڵاتیان زۆر ڕۆژی 20 شکات دێت. ئەوەی هاوڵاتیان پەیوەندیەکە ئەڵێ غاز لە شۆر بگرین سەر لە کۆڵانەکان ناگەڕێ؟ وڵا بێت لە کۆڵانەکان نەخۆش بریکارەکان بۆیان برن بەڵام بەداخەوە بۆیان نابن. ئێمەش خۆمان داوایان یەکێن بچن عەریزە بنووسن شکاتیان بکەن. ئێستا بڕی چەند غاز بۆ شاری سلێمانی دابین نەکرێ؟ 240 تەن بە هەردوو ئیداریگەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجێش. بۆ نمونە ئێستا ئەگەر هاوڵاتیەک بێت و داوایە بۆیەوە بێنێ ڕێکارەکان چی کاژیرێتە بەر؟ ئەمە سکاڵایەک ئێمە لێ پرسیینەوەکەین بزای ئەم بریکارە لەم ماوەی ئەم ماوەی کە غازی نەبردو بۆم هاوڵاتیە چەند کاروانی بار کردو لای من هەیە لای لیژنەکەمان هەیە چەند کاروانی بار کردو چەند بەتڵیشی بار کردو دیاریە ناتوانێت بیشارێتەوە. ئێستا خەڵک نەچێتە بەردەمی کارگەکانی تێکردنی غاز؟ نەخێر لە کارگەکان پێویست ناکە بچن نەخێر بەڵام گوناحی ئێمە نییە گوناحی بریکارەکان ئێستا ئەو بریکارێک سات هەموو بریکاری غازی بۆچە من خاوەنانەوە ئەم شەو تەلەفۆنم بۆ هینەکان کردم عملەکە ئەڵێ سێ شەوەرە ئایا ژن و پیاوێکی کەم ئەندام سێ شەو مناڵ بە جێبێڵی بچی بۆ 2 بتڵ کە من ڕۆژی پێویستیم بە 4 بتڵ 14 عایلەم لایەت 14 عایلە خێزانی پێشمەرگە کەم ئەندام ئەمانە لە لای منن هاتمە بەلای کاعمەر ئەڵێ ئەوە نییە 500 بتڵی داوە پێ 500 بتڵ بەش 3 ڕۆژ منەکە لە جەژنەوە 500 بتڵ بۆ هاتووە. ئەی جەناب کاعمەر تۆ ئەڵێ ڕۆژنا ڕۆژێک ئەچێت غازی بەرەکەی ئەیکوە حەقی من ئەیکوە حەقی من ئەم خاتونە ئەڵێ ئێمە 15 بتڵمان بۆ یعنی لە جەژن 15 بتڵ بۆ هاتووە. پێم مرۆ زەکەرێک بنووسە نووسیمە جەنابی بەڵێ سێن چی بۆ ئەکەن بۆ ئەمە کامەرەوە ئەم بە خوشکە کە لای ئێستا پیاداچوونی بووەکەیم بزانین ئەم 15 تەنکەری بۆ هاتووە باشە این 15 بەتڵی بۆ چووە ئەو وەکیلەی ئەم بزانم لەم مانگا چەند کاروانیشی کردووە چەند کاروانە بێت لە هەفتەیەکە ئەم خوشکە هەرموو کاروانەکە و وەکیلە غاز بارەکە لەم ئەمەلەکەی 2 بتڵ بەری بۆ ئەم هەموو جارەکان بۆ یە ناوی من پێتەڵێم لە جەژنەوە 4 جار سەی لە من داوە 4 جار جارێ 2 جارێ 3 جارێ 5 جارش معی 6 بڵتم باتوە یعنی معنای نییە داوا نووسیوە لێرە بەڵێ لای جەنابێتی بەڵام شتێکی بووەکەین زام چەند کاروانی بارکردو من حەقی شاگردم ڕۆژی 300,000 مەدای ئافرەت لەبەرەوە ئافرەتەکانم پەرتەوازە نەبێ نەچێتە سەرجادەکان بنێژ بفرۆشە و یعنی سایەقی تەکسی و سیارە سوکایەتی پێ بکە هێنا متمەوەرن ئێمە ئافرەتین وەڵڵاهی چاوەڕێم بووم ئەم جەژنە ئەم جەنابی قایم بەناو قایم من نییە بە هاتە ئەبیتە ئافرین خوشکەکەم ئەم هەموو ئافرەتە جوانی لای خۆت کۆکرێتەوە منی سزا داوە بەچی حەقی سزا مەدەیت پیاوەکە مانگی 150,000 کەم ئەندامی هەیە شواری وام لایە خێزانی هونەرمەندم لایە ئەوە تاجی بخسادە سەری باشە 20-30 ساڵ نەری کردا ئەیکوە